سفينة بنداوية شتيلة بالنهاية، سفينة بنداوية شتيلة بالنهاية. سفين لبن بي يجيتي لبن نهايا دنجي مام لجوم دهايا لو أبورا وهرايا فرموي سفين لبن بي يجيتي لبن نهايا ئێمە یەکێتی نیشتمانی کوردستانی، ئێمە حزبی تێکۆشەر و شەهیدانی، حزبی قارەمانەکانی، حزبی دیکتاتۆر ڕووخانی. خۆری کوردان خۆری ئازادی هەڵهەدێ دوژمن بەزێن شێر لەلان کەیمام دەرهەدێ ڕۆڵەی سەردەم هەر خۆتی پاشا و سەرۆمۆک ڕێگا چۆڵکەن کاکی خۆم کاک باڤێڵ هەدێ ڕۆڵەی سەردەم هەر خۆتی پاشا و سەرۆمۆک ڕێگا چۆڵکەن کاکی خۆم کاک باڤێڵ هەدێ کاکی خۆم کاک باڤێڵ هەدێ. یەکێتی بوونم مەوێیە خوێنم سەوزا سەرم بەرزانە نەوێیە لە ناو جەنگا خۆی پێشەنگا یەکێتی هەیە ئەو کاتێکا کوردستان خوێنی دەوێیە لە ناو جەنگا خۆی پێشەنگا یەکێتی هەیە ئەو کاتێکا کوردستان خوێنی دەوێیە. ڕێگەی مامە و کاک باڤێ ڕابەرێتی سەرکردەی سەرکردەی لاو خاچی ڕۆڵەی مامی سەدە و زانە و دڵپاچی سەرکردەی لاو خاچی ڕۆڵەی مامی سەدە و زانە و دڵپاچی. مەشخەڵی شۆڕشی نوێی داگیرسانێ کێنە یاری کوردی وەدەرێنە و ترسانێ یەکێتی بوو یەکێتی بوو یەکێتیە ئەم خەکەی بۆ نەیار کردە قەبرستانێ یەکێتی بوو یەکێتیە و یەکێتیە ئەم خەکەی بۆ نەیار کردە قەبرستانێ.
یەکێتی گەل یەکێتی نیشتیمانی قوتابخانەی مام جەلال تاڵەبانی وانەی کورد بوون وانەی ئازادی و خەباوات مێژووی کوردن ئێستا خوێندکارەکانی وانەی کورد بوون وانەی ئازادی و خەباوات مێژووی کوردن ئێستا خوێندکارەکانی سەفین لە بن دەویەکێتی لە بن نایە دەنگی مام لە گوێمدایە لەو ئاپۆڕە و هەرایە فەرمووی سەفین لە بن بێ یەکێتی لە بن نایە دەنگی مام لە گوێمدایە لەو ئاپۆڕە و هەرایە فەرمووی سەفین لە بن بێ یەکێتی لە بن نایە یەکێتی لە بن نایە هەر بۆ خوای گەورە سەردا ئەنەوێنێ و بەس